بزوتنەوەی ئێمە پێویستی بە پەرەسەندنی تاکتیکەکان بە پێکهێنانی ئامراز و بە دەرس وەرگرتن لە هەڵەکان هەیە. ئەمڕۆ دووشەممە 24 مانگی خەزەڵوەر ساڵوەگەری ئاخێزی جەماوەری خەزەڵوەری 98. 2 ساڵ لەمەبەر لەوەها ڕۆژێکدا ڕاگەیاندنی لە ناکاوی سێبەرابەربوونی قیمەتی بێنزین هەروەک چەخماخەیەک لە ناو ئەمباری باڕووددا مەلیۆنان کەس لە جەماوەری ناڕازی لە سەر تاسەری ئێران و حەرەکەت خست. ئەم ناڕزایەتیانە کە زۆربەیان لە گەڕەکە کرێکاری و هەژارنشینەکانی شارەکانەوە سەریان هەڵدا لە ماوەیەکی کورتدا پتر لە 190 شاری ئێرانیان لەخۆگرت. ناڕزایەتیەکان سەرەتا ئاشتی خوازانە بوون، بەڵام هەڵس و کەوتی وەحشیانەی هێزە سەرکوتگەرەکانی ڕەژیم بەرەو توندوتیژی بردو ئەم ئاخێزە بەکردەوە بوو بە ڕاپەڕینێکی گشتی. دروشمەکان بە خێرایی لە تەوەری گرانبوونی نرخی بێنزین تێپەڕین و گەشتە سەڵاتی کۆماری ئیسلامیان کردە ئامانج. هێرشی هێزەکانی ڕەژیم نەتەنیا جەماوەری ڕاپەڕیوی چاوترسێن نەکرد، بەڵکو بە پێچەوانەوە بوێرانەتر بەرەنگاری هێزە سەرکوتگەرەکان بوونەوە. شەقامەکان ببوونە هاوشێوەی مەیدانی شەڕ. لە بەرەیەکی ئەم نەبەردەدا جەماوەرێک بوون بە دەستی بەتاڵ و بە تووڕەیی پنگ خواردووی هەڵچووەوە و لە بەرەیەکی دیکەشدا ڕژیمێک بوو کە هەموو هێزە پڕچەکراوەکانی خۆی هێنابووە مەیدان. ئەوان بێبەزەییانە هێرشیان کردە سەر ڕیزی خۆپیشاندران و ڕاستەوخۆ تەقەیان لە خەڵک کرد. بینا دەوڵەتیەکان، ماشێنەکانی پۆلیس و بانکەکان ئاگر تێبەردران. لەو نێوەدا دەست و پەیوەندیەکانی ڕژیم کە خۆیان خستبووە ناو ڕیزی خۆپیشاندەرانەوە بە ئامانجی دووبەرەکی نانەوە و بێناوەڕۆکردنی ئامانجەکانی ئاخێزی جەماوەری دەستیان دەدایە ئاگر تێبەردانی دووکان و شوێنی کەسب و کاری خەڵک کە لە زۆر حاڵەتدا بە وشیاری و کردەوەی سەری وەختی کەسانی وشیار و پێشڕە و ئەم پیلانگێڕیانە پوچەڵ دەکرانەوە. ئەم ئاخێزە بۆ ماوەی 1 هەفتە درێژەی بوو. ڕژیم بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی هەواڵەکان تۆڕی ئینتەرنێت و موبایلی بۆ ماوەی چەند ڕۆژ قەتە کرد. تەنیا پاش دووبارە چالاکبوونەوەی هێڵەکانی پەیوەندی بوو کە هەم پانتایی بەشداری ملیۆنی خەڵک لەم ناڕزایەتیانە ئاشکرا بوو و هەم ڕادەی دژەمرۆیی بوون و بێڕەحمی ڕژیم لە ئاسجەماوەری ناڕازی خرایە بەرچاوی بیر و ڕای گشتی جیهان. ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی لە راپۆرتێکدا کە بەپێی لێکۆڵینەوەیەکی چەند مانگە ئامادەکرابوو ڕایگەیاند کە بێجگە لەو 4 نمونە هەموو قوربانیان بە تەقەی گولەی هێزە ئەمنیەکان لەوانە ئەندامانی سپای پاسداران و بەسیج و مەئمورانی ئینتیزامی گیانیان لەدەستاوە. گولەی کوشەندەی ئەم هێزانە زۆربیان سەر و نیوەی سەرەوەی جەستەیان پێکا بوو و ئەوەش نیشانی دەدات کە بە ئامانجی کوشتن تەقەیان کردووە. لە شوێنێکی وەک ماحشەر وێنەکان دەریان خست کە هێزەکانی سپای پاسداران بە کەڵک وەرگرتن لە چەکی نیوە قورسی جەنگی وەک دۆشکا و تیربار ناڕازیانیان کردوتە ئامانج. هەواڵنەری فەڕەنسا لە لێکۆڵینەوەیەکدا ئاشکرای کردووە کە پتر لە 750 وێنە و گرتە ڤیدیۆ لە تەقەی هێزە ئەمنیەکان و کوشتن و برینداربوونی ناڕازیان تۆمار کراوە. سەبارەت بە گیانبەختکردوانی خەزەڵوەری 98 ڕژیم هەرگیز ئامارێکی ورد و ڕوونی ڕانەگەیاند. بەڵام سەرچاوەکانی خەڵک و راپۆرتی جێگای متمانە باس لە کوژرانی پتر لە 1500 کەس و برینداربوونی پتر لە 10,000 کەس دەکەن. لە ناو گیانبەختکردواندا 23 منداڵ دەبیندرێت. لە جەریانی ئەم ئاخێزە و لە ڕۆژانی دواتریدا پتر لە 8,000 کەس لە 22 ئوستانی ئێران دەست بەسەرکران. ژمارەیەک لەم دەست بەسەرکراوانە پەروەندەیان بۆ سازکراوە و هێستاش هەروە لە زینداندا بەسەر دەبن. لە ڕۆژانی مانگی خەزەڵوەر بەرەو ئەملا کرێکاران و جەماوەری خەڵک بێپسانەوە خەباتی مافوازانەی خۆیان لە شێوازی جۆرا و جۆردا درێژە پێداوە و بەردەوام پەیگیری داخوازیەکانیان بوون.
بەڵام کۆماری ئیسلامی هەروەک هەموو ڕژیمێکی دیکتاتۆری بورژوازی دیکە تەنانەت لە سێبەری خۆشی دەترسێ. هەر بۆیە هەموو جۆرە ناڕەزایەتیەکی مەدەنی و پیشەیی بۆ مانەوەی خۆی بە مەترسی دەزانێ. لە ماوەی ساڵانی دەسەڵاتی ئەم ڕژیمەدا مانگرتنی کرێکاری، ناڕەزایەتی ژنان، چالاکانی ژینگە پارێز بەردەوام سەرکوت و خەڵتانی خوێندکراون. سەرانی ڕژیم هەمیشە لەسەر ئەو باوەڕە بوون کە هەر جۆرە نەرمشێکی ئیحتیمالی لە بەرامبەر خواستی ناڕازیاندا چاوەڕوانیەکانیان دەباتە سەرێ و ئەم پرۆسەیە سەرنجام دەبێتە هۆی لاوازبوونی دەسەڵاتەکەیان. ڕژیم نەدەی هەوێ و نەدەشتوانێ کەش و هەوای کراوەی سیاسی لە ئێران تەحمل بکات و یان بارودۆخی ژیان و گوزەرانی کرێکاران و خەڵکی بێبەش باشتر بکات کەوابوو بێجگە لە پیلانی نێو پەرەپێدانی شێوەکانی سەرکوت بیر لە هیچ شتێکی تر ناکاتەوە. لەلایەکی دیکەشەوە جماوەری خەڵک بەوە گەیشتون کە باشترکردنی ئەو ژیانە فەلاکەتبارەی کە ڕژیم بەسەریاندا سەپاندووە تەنیا بەهێزی ناڕەزایەتی و خەباتی خۆیان دەستەبەر دەبێت. هەر بۆیە ئاخێزی جەماوەری لە پەنا مانگرتن و ناڕەزایەتیەکانی ئێستا دژ بە بارودۆخی زاڵ بۆ تا بەشێک لە ژیانی سیاسی ئەم کۆمەڵگایە. لە ڕاستیدا بەرەیەکی نەبەرد بە پانتایی هەموو ئێران لە نێوان کۆماری ئیسلامی و زۆربەی خەڵکی چەوساوە و بێبەشی ئێران کراوەتەوە. ئەگەر لەلایەکەوە بەرەی کۆماری ئیسلامی بەردەوام خەریکی بەهێزکردنی ئامرازەکانی سەرکوتە و هەموو ڕۆژێ پیلانی نوێ بۆ کپکردنی دەنگی جەماوەری ناڕازی لە بەرنامەیدایە، بەرەی بەرامبەریش پێویستی بە گۆڕینی تاکتیکەکان بە ئامادەکردنی ئامرازی ڕێکخراوی نوێ بە دەرس وەرگرتن لە هەڵەکان و چارە سەرکردنی کەم و کوڕیەکان هەیە. لە ساڵوەگەری ئاخێزی جەماوەری خەزەڵوەری 92دا یادی ئەو گیانبەخت کردوانە بەرز ڕادەگرین کە لە بەرامبەر گولەی دوژمندا سنگیان کردە قەڵغان و بۆ گەیشتن بە ئازادی و مافی گشتی گیانیان فدا کرد. وەسڵاو و درود دەنێرین بۆ بنەماڵەی ئەم ئازیزانە کە لە سەنگەری خەبات بۆ محاکەمە کێشانی ڕژیم دەستیان دایانەبرد.